شەڕی داعش هێزەکانی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی حەشدی شەعبی کۆ کردەوە، خستیانیە ناویەک سەنگەری شەڕ و بەرگریەوە لە سونی پارێزگاکانی سەلاحەددین و دیالە. پێشمەرگە و حەشد پێکەوە لە یەک سەنگەردا شەڕی دژی داعشیان دەکرد و زۆر جار چەک و تەقامەنیشیان وەک هاوکاری دەنارد بۆ یەکتر. بەڵام بە دوورکەوتنەوەی داعش ناکۆکی کەوتە نێوان هێزەکان و تاگەیشتە ئەو ئەندازەی شەڕ لە نێوانیان دروست ببێت. بەڵام لە ئێستادا دۆخی نێوانیان هێوربوونەوەی بەخۆی بینیوە. ماوەی پێشوو لە سنووری دووسخورمات و حەشد و هێزە کوردیەکان ئالۆزیکی بچوو دروست بوو، ڕاستە و ئالۆزیە دروست بوو. هێزی پێشمەرگە بە هیچ شوێک نەکەوتە جوڵۆ یا بکەوتە ئینزارەوە. ئێمە لە سنووری قەرەتەپە و جەبارە تاگاتە سنووری جلەولا هێزەکان ئێمە لەم ناوە سەنگەرەکانیان بڵاو بووەتەوە. حەجی شعبی لە قەرەتەپەش هەیە، بەڵام هیچ ئەگەرێکی نەخوازاو نەبووە. ڕاستە شتی بچوو بچوو ڕۆدارە سەیتەرەکان لەبەر هێزەکانی ئێمە نیزامی و بە فەرمان جوڵەکان هێزەکان ئەوان هێزێکی نیزامینی زۆرجار خەڵکی جۆراوجۆر خۆی خزێتە ناو هێزەکانیانەوە. فەرماندەکانی پێشمەرگە باس لەوە دەکەن لە کاتی هەر هێرشێکی چەکدارانی داعش لە هەموو کات و ساتەکاندا هاوکاری هێزە چەکدارەکانی عێراقیان کردووە. ئێستاش بە هەمان شێوە ئامادەن ئەگەر حەشدی شەعبی هانایان بۆ بێنێت بەرگریان لێ بکەن، بەڵام بۆ مەرجەی کۆتایی بەو پێشەڵکاریە ئەمنیانە بهێنن کە لە سونرەکەدا ئەنجامی ئەدەن. لا ئێمە و حاجی شعبی ئێمە سەنگەرمان جیاوانش لە سەنگەری خۆیانان هەردوومان یەک دوژمنمانەوەی چەتەکانی داعشن. ئەگەر داعش لەم منتیقا هیچ هەچوو جم و جۆڵەگی بێ ئێمە و حەجی شعبی هاوپەیمانی لەبەرەوە ئێمە قیادەکانمان ئەم کاریان کردووە. جگە لە سنووری دووسخورمات و کە پێشمەرگە و حەشدی شەعبی ناکۆکیەکانی نێوانیان هێور نەبووتەوە، لە سنووری ناحەکانی جەبارە و قەرەتەپە و جەلەولاش پەیوەندیەکانی نێوانیان پتەوتر بووە و دەڵێن دوژمنیان تەنها ئەو گروپانەیە کە ئەیانێت خوێنی هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان بڕێژن. داعش ناوبەناوە لە سنووری حەمرین جم و جۆڵیان هەیە. ئێمە و پێشمەرگە لەم سونرەداین، پێکەوە هەموو هاوکارێکی یەکتر دەکەین بۆ ئەوی دوژمنەکانمان لەناو بین و دووریان بخێنەوە لە ناوچەکە. لە کاتی شەڕدا پێشمەرگە و حەشدی شەعبی تەنها یەک دوژمنیان هەیە و لولەی تفەنگەکانیان لە داعش کردووە. بەڵام دوا بەدوای ئەوە ناکۆکی دەکەوێتە نێوانیان و تۆمەت بۆ یەکتر دروست دەکەن و سەنگەر لە یەکتر دەگرن. دیار جەمالێ نارتی، سنووری ناوچە کێشە لەسەرەکان.